سوپاسی کەناڵەکانی ڕاگەیاندن بکەین بە شێوەیەکی گشتی کە ماوەی ئەم هەڵمەتە هاوکار و پاڵپشت و یارمەتدەری ئێمە بوون بۆی کە زۆرترین بڵاوکراوەی بڵاوکرێتەوە ئەم بابەتە. ئەمە لایەکی تریش سوپاسی تایبەتمان بۆ کەناڵی کورسات کە سپۆنسەری ئەم کارەی گرتە ئەستۆی خۆی و سوپاسی مامۆستایان و خوێندکارانی بەشی تەکنیکی میدیا ئەکەین کە ماوەی سێ ڕۆژە بەم سەرما و بارودۆخە بڵێن ئەوەیە توانیان خزمەتێکی باش بگەێنن بە کتێبخانەی پیرەمەگرون و ژمارەیەکی کتێب کە زیاتر لە 2000 کتێبیان بۆ کۆ بکەنەوە کەمەوەکو هاوکاریەکی ئاساییە سادەیە بۆ ئەو کتێبخانەیە. زیاتر لە نێوان 2000 بۆ 2500 سەرچاوی جۆرا و جۆر کۆکراوەتەوە وێڕای ئەوەی ڕێکخراوێکیش پیان خۆش نەبوون نایان بێنین پەیمانی وان پیاوین 1000 کتێب بە زمانی ئینگلیزی پێشکەشی هەڵمەتەکەمانی ئەکەن. بەناوی کتێبخانە گشتەکانی سلێمانیەوە زۆر سوپاسی سەرۆکاتی زانکۆی پۆلە تەکتیکی سلێمانی ئەو مامۆستا بەڕێزانە لەسەر و هەمویانەوە دکتۆر حەکیم، دکتۆر شێرکۆ، دکتۆر هەژار و خوێندکارە بەڕێزانەی کە لەم کەمپینەدا بەشدار بوون بۆ کۆکردنەوەی کتێب بۆ کتێبخانەی گشتی پیرەمەگرون و بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات و سوپاس بۆ ئەوانش هەموو ئەو کەسانی کە لە پشتی ئەم هەڵمەتەوە بوون.